ئێوارەتان بە سڵاوتان لێبێ ئازیزان، خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان پرسی هەڵبژاردن تاوتوێ دەکات. ئایا هەڵبژاردنەکانی ئەم جارە پەرلەمانی کوردستان پارسەنگی هێز لە هەرێمی کوردستاندا دەگۆڕێت؟ ئایا هێز و لایەنە سیاسیەکان و قاوارە سیاسیەکان باس لە بەدەستهێنانی کورسیەکانی پەرلەمان دەکەن و باس لەوە دەکەن هەر قوارەیەک کە خۆی دەبێتە یەکەمی پەرلەمانی کوردستان بۆ بەدەستهێنانی کورسی ئەم بۆ چوونەوەیان لەکوێوە هێناوە؟ ئایا هیچ داتایەکی فەرمی لە هەرێمی کوردستان هەیە کە باس لەوە بکات کە لایەنێکی دیاریکراوە یاخود قوارەیەکی سیاسی بتوانێت زۆرینەی دەنگەکانی ئەم هەڵبژاردنە بەدەست بێنێ؟ بۆ تاوتێکردنی ئەم تەوەرانە میوانداری هەریەک لا بەڕێزان کاک علی حوسێن ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها کاردۆ محەممەد ئەندامی جفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، هەروەها هۆگر چەتۆ سەرۆکی تۆڕی ڕۆژ بۆ چاودێری هەڵبژاردن. زۆر بە خێراتندان دەکەم، بەڵام سەرەتا با پێکەوە ئەم راپۆرتە ببینین. ماوەی چەند ڕۆژێک کە بانگەشەی قاوارە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە. پرسی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات یەکێکە لەو پرسانەی کە زۆرترین جار لەناو بانگەشەی هەڵبژاردندا بەرپرسان و لایەنگرانی ئۆپۆزیسیۆن و هەردوو پارتی فەرمانڕەوا قسەی لەسەر دەکەن. هەرچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە باز لەوە دەکەن لەم هەڵبژاردنە گۆڕانکاری گەورە دروست دەبێت و ئۆپۆزیسیۆن ڕۆڵی سەرەکی دەبێت لە پێکەنانی کابینەی هەشتەمی حکوومەت یاریەم. بەشێک لە مامۆستایانی زانکۆش ڕای دەگەێنن چاوەڕوانی گۆڕانکاری دەکرێت لە ژمارەی کورسەکان کە قاوارە سیاسیەکان بەدەستی دێنن. هەرچەندە بەشێکی زۆری ناوی مردووان لە تۆماری دەنگدران ڕەش نەکراوەتەوە و لەلایەکی تریشەوە چاوەڕێی ئەنجامدانی ساختەکاری زۆر دەکرێت بەتایبەت لە شارەکانی هەولێر و دەهۆک، بەڵام پارتی دیموکراتی کوردستان ژمارەی کورسەکانیان کەم دەبێتەوە. من پێم وایە گۆڕانکاری دەبێت لەم هەڵبژاردنەدا. من بە پێی بۆچوونەکانی من چەند کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان کەم دەکا، بەڵام لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی ڕەنگە چەند کورسیەک زیاد بکە. لایەنە ئیسلامیەکان بەڕێی من لەم هەڵبژاردنەدا چەند کورسیەکی زیاتر بەدەست دەهێنن. هەڵبژاردن لە ناوچەی سلێمانی ڕەنگە مەجای سەختەکاری تێدا کەم بێ، بەڵام لە هەولێر و لە دهۆک بە تایبەتی بە حکمی ئەوەی ڕکابەری بەهێز نییە لەو ناوچەیە. لە بەرامبەرشدا هەرچی بەرپرسان و لایەنگرانی هەردوو پارتی فەرمانڕەوا هەیە ڕای دەگەێنن لەم هەڵبژاردنەدا بە هیچ شێوەیە گۆڕانکاری و ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوو نادات. ئۆپۆزیسیۆن ناتوانێت بگات بە کورسی دەسەڵات لەبەر ئەوەی ژمارە و دەنگانەی کە ئۆپۆزیسیۆن لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەدەستی هێناوە دیاری کراوە. بە پێچەوانەوە ئەندامان و لایەنگرانی هەردوو پارتی فەرمانڕەوا زیادی کردووە. هەر بۆیە چانسی بەدەستهێنانی کورسی دەسەڵات لە ئێستاوە مسۆگەر کراوە بۆیان. بەشێک لە مامۆستایانی زانکۆش پشتگیری ئەو بۆچوونە دەکەن کە لەم هەڵبژاردنەدا کورسی دەسەڵات و زۆرترین کورسی هەر بۆ هەردوو پارتی فەرمانڕەوا دەبێت. ئەمیش بە لە بەرچاوگرتنی ڕێخستنی حیزبەکانی هەردوو پارتی فەرمانڕەوا. لەم هەڵبژاردنەی کە دەکرێت بە قەناعەتی من پارسەنگی هێز لەناو هەرێمی کوردستان گۆڕانکاری گشتی بەسەردا نایتن، بەڵام احتمالی هەیە کە گۆڕانکاری بەو شێوەی بێتن کە ئۆپۆزیسیۆنش بێتن بەشداری بکاتن لەناو حکوومەتدا، بەڵام بە تاکید بەو شێوەی نابێتن کە ئۆپۆزیسیۆن بینیتن زۆرینەی دەنگ بەدەست بینیتن و حیزبەکانی کە ئێستا دەسەڵاتدان ببنە کەمینە و ئەوان دەسەڵات بەدەست بگرن. بە شێوەیەکی گشتی هیچ حیزبێک ناتوانێت زۆرینەی تەنها بەدەست بینیتن. حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان وەکو ڕابردوو حکوومەتێکی احتلافی دەبێت. لەلایەکی تریشەوە لەسەر پرسی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات و بەدەستهێنانی ژمارەیە کورسی دیاریکراوی پەرلەمان و زیادبوونی ژمارەی دەنگدەرانی حیزبەکان کە لەلایەن قەوارەکانەوە ڕۆژانە بەردەوام بانگەشەی بۆ دەکەن بە بۆچوونی شارەزانی بواری هەڵبژاردن، هەرچەندە لایەنگران و بەرپرسانی حیزبەکان ئازادن بانگەشە لەسەر ئەو پرسانە بکەن، بەڵام لە پرۆسەی هەڵبژاردندا دروست نییە و نازانرێت کە ئاخۆ کام قەوارەیە زۆرترین کورسەکان بەدەست دێنێت و دەبێتە براوەی یەکەمی هەڵبژاردنەکانی هەرێم و حکوومەتی داهاتوو پێک دێنێت. پێشبینی دەکرێت پارتێکی سیاسی پێشبینی بکات بڵێ ئەمن ڕێژەی ئەو کورسیە بەتەس ئەهێنم، بەڵام بەڕاستی ڕێگە پێدراو نییە، یاخود لەوانەیە بتوانین بڵێن جائز نییە بەر لە هەڵبژاردن پارتێک لە پارتەکان بە تەحدید بڵێ من ئەوەندە کورسیە دەهێنم، لەبەر ئەوەی خاوەنی ڕێژەیەکی دیاریکراوە لە دەنگ.
بڕیارە لە 21 ئەیلولی ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت کە 1929 پاڵێوراوی قوارە سیاسەکان بەشداریان کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سەرجەم قوارە سیاسەکانی ناو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش بانگەشەی ئەوە دەکەن لە پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارەی هەڵبژاردنەکاندا دەنگی زیاتر دێنن بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوودا. بارزان حەسەن ئێناڕتی تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان، بەخێر هاتنتان دەکەم جارێکی دیکە. کاک عەلیەگەر لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم، چۆن دەڕوانیتە ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی هەرێمی کوردستان بە تایبەت ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە دوو لیستی جیادا بزن، ئایا چاوەڕوانیەوەکەن گۆڕانکاری ڕووبدا؟ زۆر سپاس. حقیقات دوای ئازادی عێراق دوای بڵێن 2003 ئەو هەڵبژاردە تایبەتمەندێکی خۆی هەیە، لەبەرەوە هەم هەلومەرجی سیاسی لە ناوچەکە خەریکە هەندێک ئەگەری تازە دێنە پێش لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی هەرێمایەتی بە تایبەتی لە تورکیا کرانەوەیەک بووە و هەندێک گۆڕانکاری لە ناوچەکەش بوون. تەسەور دەکەین ئێمە ئەو گۆڕانکاریانێک کە ئێستا لە ڕاگەاندن و ڕاگەاندنەکان باسەکەن ڕەنگە بە تەکید گۆڕانکاری لە قوارەیەک بۆ قوارەیەکی تر گۆڕانکاری دەبی بە تەکید لە هەڵبژاردنێکەوە بۆ هەڵبژاردنێکی تر، بەڵام بەڕای من ئەو گۆڕانکاریە گەورە نابیتن ئەوەی کە معادلەی سیاسی لە ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاریەکی گەورەی بەسەردابێت. من تەسەور دەکەم بۆ ئەو قۆناغی ئێستا ئێمە پێدا تێئەپەڕین بە تایبەتی ئەو حزبانەی کە لە دەسەڵاتن، بە تایبەتی پارتی و یەکێتی کە دوو حزبی سەرەکین لە دەسەڵات و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بێجگەل لە مێژووی بەخەباتی خۆی ئەو هەلوێستانەی ئەو مواقفانەی ئەو ڕۆی بووە لەسەر ئاستی عێراق یان لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەرنامەی سیاسی خۆشی لە ساڵانی ڕابردوو بە قەنەعاتی من ئەو پێگەیە کە خەڵکی کوردستان متمانەی پێدەکاتن و تەسەوریش دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەوڕۆ هاوپەیمانی ئێمە بووە لە حکوومەت و لە حکومڕانیدا گۆڕانکاریەکی ئەو تۆی بەسەدانە هاتووە کە شایانی ئەوە بیت کە بە شێوەیەکی وا یعنی گۆڕانکاری بەسەردابێت کە گۆڕانکاری لە معادلەی سیاسی بێتە گۆڕین بە تەکید. پێت وایە کە پارتی زۆری نابێت؟ بەڕێی من بەڵێ، بەڕێی من نە بەڕێی من بەتەنها بەڕێی چاودێرانی سیاسی ئەوانەی متابعی پرۆسی سیاسی ئەکەن و ئەو ڕاپرسیانەی کە خەڵکی بیانی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدی لەناوە خۆش کردویانەوە تەسەور دەکەم ئەگەر لەبەر هەڵبژاردن نەبیتن چونکە قوارەی سیاسی ممکن نییە ئەوەی ڕکابەری ئێمە ئەکە بڵێت پارتی یەکەم ئەبیت ئەگەر نەڕەنگە ئەوانیش معلوماتی لەو ئەگەڕینەوە بە وردی باسیەوە بابەتاکەین بچمە لای کاکاردۆ کاکردۆ تۆ چۆنە ڕوانی تام هەڵبژاردنە، ینی کاک عەلی هەندێک هۆکاری هەیە بۆ ئەوەی کە هاوکێشە سیاسیەکە نەگۆڕێت گۆڕانکاریەکی گەورە بە دوای ئەم هەڵبژاردنە ڕوونەدات. ئەگەر لە ڕاستیدا سەیری ناوچەکە بکەین، ینی خوێندنەوەیەکی واقعیانمان هەبێ هەموو گۆڕانکاریەکان یا هەموو ئەو ڕووداوانی ڕوودەدەن بە ئاراستەی گۆڕانکاریەوە کوردستانیش دابڕاو نییە لەو ناوچەیە بۆ گۆڕانکاری و من پێم وایە گۆڕانکاری دەبێت ئەگەر بە ئەزمموی هەڵبژاردننی 2009 سەیری بکەین ڕەنگە باسی هەردوو حزبی سەرەکی بکرێوەکو بەڵام ئەم دوو حزبە لە یەک لەستدا بوونەدەنا ئەگەر ئەو کەم و کورتیانی کە لە هەڵبژاردن و پرۆسەکەش هەبووە لە بەرچاو بگرین اینجا ئێمە توانیمانە نزیک بین لە هاوسەنجی ئەو هێزانە. پێمان وایە ئێمە بەتایبەتی ئۆپۆزیسیۆن و گۆڕان ڕاستگۆ بوو لەگەڵ لستەکە و بەرنمەکەی خۆی و ئۆپۆزیۆنش کارای دروست کرد و توانی ئەو بەڵێنانی بە خەڵکی کوردستانی دابوو بیهێنەتە جی و خەڵکی کوردستان ئێمەی تاقی کردەوە و دەسەڵاتیشی تاقی کردەوە. ئێمە پێمان وایە بۆ خۆمان جێگای پرسیارە کە دەبینین لایەنەکانی فەرمانڕەوە باسی ئەوە دەکەن دەیانەوێت چی بکەن لە کاتێکە لە 4 ساڵی ڕابردوو ڕێگر بوون لەو پێشنیار و بەرنامانەی کە دەویسترا بکرێ. ئێستا چۆن بەڵێن بە خەڵکە دەدەنەوە بۆ چۆنتان چێت ینی چۆن لەوە دڵنیان کە گۆڕانکاری ڕوئەدا ینی لەسەر چ بنەمایە؟ ئێمە پێمان وایە جگە لە ئەو فاکتەرانەی کە کاریگەری هەیە لەگەر گۆڕانکاری فاکتەرەکانی کە پەیوەندی بە هێزە کۆمەڵایەتەکان هەیە بە ناڕازایی خەڵکی کوردستان هەیە پەیوەندی بە شێوازی حکومڕانی هەیە لە کوردستان کە شێوازێک کە ستەمکاری تایە شێوازێکە سوئیداری تایە هەموو ئەوانە کاریگەری دەبێەوە کاریگەریی گرنگش دەیبینم کە من پێم وایە پشتوپەنای گۆڕانکاری گەنجە. ئێستا 4
تەمەەن هاتووە بۆ بەشداری هەڵبژاردن پێم وایە کاریگەریی گەورە دەبێت لە گۆڕانکاری لە هاوچێشەکان. کاکۆگر بە گەڕانەوە بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 2009 ئەگەر لەسەر ئەو بنەمایە هەڵسانگاندنێک بۆ هەڵبژاردننی داهاتوو بکەن وەک چاودێرەکانی چۆن ئەو هەڵسانگاندنە دەکەی ئەو لە کاتێکدا ئێستا دوو بۆ چۆنی جیامان گوێ لێ بوو کاگالی پێی وایە ئەمان لەبەرەوەی کە لە حکومەتا بوون و حکومڕانیان کردو و ڕەنگە فرسەتی زیاتریان هەبێ بەڵام کاکردو بە پێچەوانەوە خۆ ئەگەر هەڵبژاردنەکانی 2009 هەمان شێوە بوو بەڵام ئەو کاتش گۆڕان بۆ نمونە نەیتوانی زۆری نەبەدەستبێنیانی بۆ چوونی من ئەوانەی کە کاریگەری لەسەر ڕێژەی بەرزبوونەوە و نزمبوونەوەی دەنگ یا با بڵین پێوەری کورسی زیاتر بەدەستێنان چەند پێوەرێکی بنەڕەتین یەکەمیان دەست پێ دەکات لە ڕێژەی بەشداری خەڵک چەند خەڵک بەشدار دەبی دوزار دێم باسی دەکەم بۆ نمونە ئەگەر هەڵبژاردننی 2009 بکەینە پێوەەر لە ساڵی 2009 85% خەڵک لە دهۆک بەشدار بووە 75% خەڵک طبعا بە پوینت نامێ وردەکاری لە 65% خەڵک لە سلەیمانی بەشدار بووە کۆی بەشدار بووان لە با بڵین ساڵی 2009 دەچێتە سەروی ئەو ڕێژەیە کە لە 68 بۆ 70 دەچێت ئەو پێوانەیە ئەگەر بین لە 2013 پێوانەی بکەین دەبێ گرنگی بەوە بدەین کە ئایا ئەو ڕێژەیە بە هەمان شێوە لە بەشداریکردن هەیە ئەمە یەک دوو ئاستی ئەو کوتەلانەیە ئەژمارەی ئەو کوتلە و لیستانێک کە چێبەرچێ دەکەن لە 2009 24 کوتلە بەشداریان کردیا لەگەڵەوەی تحالفێکی گەورە بووە کە تحالفی کوردستانیە لە ساڵی 2013 لەو هەڵبژاردنە 29 کوتلە منافەسە یەکتر دەکەن لە بەرامبەریشدا پارتی وێچێتی بە تەنهادا دەبزن بۆیە بۆ چوونی من ئەمەش کاریگەری خۆیە چونکە زۆر جار دەبینین کوتلەیەکەیە لستێکەیە بەڵام تەنها وەزیفەکەیەوە 5,000 دەنگ حجزەکە هەڵی دەگرێ هیچ مەقعدیشی نابێ بەڵام ئەو دەنگانە دەبا ژمارەی ئەو لیستانە زۆر بێ دەنجی زۆر بە فیڕۆ دەچی کە دائیمەن لە کوتەلی گەورە دەبڕی و ملبەملانەکە نزیک دەکاتەوە لە بینی کوتەلی گەورە بینە سەر خاڵێکی تر 4 ساڵی حکومڕانیە ئەو پێداویستی و خزمەتگوزاریانە دوو ڕێ هەیە بەشێک دەڵێ من ئەو خزمەتگوزاریانم تەقدیم کردیە و تەمەنا دەکەم هەموو چێبەرچەکان بچێتەوە ئاستە کە لە سەبەرنامەی لایەنەکانە چەندت جێبەجێ کردیا بەرامبەر دەڵێ جێبەجێت نەکردیە کەم و کوڕیتە بووە دەنگدەر دەبتە سەنجی مەحەک بڕوا بەو دەکا یا بڕوا بەو دەکا بە نەتیجە دەنگدەر 2000 لای دەکەێت منیش دەگەڵ کاکاردۆم پیلێکی تری گرنگی ئەم پرۆسەیە بۆ یەکلاکردنەوەی چوارنەوە کاردۆ 211,000 دەنگدەری تازە دەچێتە دەنگدان کە بەشداری نەکردیە لە 2009 ئەم ساڵ دەچێت هەڵبژاردن چێ ئەوەی دەتوانێت دڵ و دەروون و قەنەعەتی ئەو گەنجانەیە کەم بیبا بە بەردەمی سندوق دووەم بڕوای پێبینی کە دەنگ بۆ ئەو بدە بۆیە گرنگی لە پرۆسەی هەڵبژاردن یا یەکلاکردنەوەی بۆی کە من چونکە لە وڵاتێکی داتابیس و با بڵین ژمارە سازیش نین بە وردی کەسمان لە لامان بە ڕقم و بە دیقەت ئەومانلانیە ناتوانین بڵین ئەوەندە دەبێ ئەوەندەنە بەڵام دەکەڕێتنەوە جانبێکی تری گرنگیش کە من ڕەفتم کرد بە ڕێژەی دەنگدان و چوون بۆ دەنگدان هەموو خەڵک دەزانێت هێزی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەکەم لە پارێزگای دهۆکە لە دوای ئەو بۆ هەولێر دواتر لە سلێمانی بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی لە بینی هەولێر و سلەیمانی دابش دەبێ و لە دهۆک ڕێژێکی کەمتری هەیە هێزی گۆڕان بە دەرەجە یەک لە پارێزگای سلێمانیە دوای دێتە هەولێر دوای بە ڕێژێکی کەمتر دەچێتە دهۆک کە ئەم پێشبینیانە ببینین لەگەڵ ئەوەی کە هیچ هێزێکی گەورەی کۆمەڵایەتی بۆ نمونە لە دهۆک نهاتۆتە پێش و لە سلێمانی نهاتۆتە پێش و لە هەولێر نادۆتە پێش بۆی ئەگەرەکان و پێشبینیەکان دەکرێت اعتیماد بێ لەسەر ئەو دەنگانەی کە لە ئینتخابی 2009 هاتووە هەتا 2010 یەکێتی و پارتی زۆرێک لە فەرزیانەیە بە تایبەتی لە ڕووی دەنگ لە ڕووی مەقعد ناڵین مەسەلەن بە نمونە گەر سێ پارێزگاکەی کوردستان وەرگین بۆ نزیکترین هەڵبژاردن 2010 قسەکانەوە تێگەشتم کە گۆڕانکاریەکی ئەوتۆ ڕووناداد لە نە لە خاریتەی سیاسی نە لە هاوکێش بە بۆ چوونی من ئەوەی کە گرنگە دەگوترێ هیچ هێزێکی کوردستانی بە تەنها ناتوانێت حکومڕانێتی بکە پێویستی بە هاوکارێک دەبێت ئینجا هاوکارەکە ئەلفە با ئەجیمە ئەوە ئەگەرێکی یەکلاکەرەوەی چکە کەسیان تا ئێستا ناڵێن ئێمە ئەوەین کە 59 و 60 کورسی دەینین بە نەتیجە تەنها دەتوانین حکومدارەتی بکەین ئەوەی کە ئەگەرە هەمووان کۆکن لەسەری کورسیەک زیاد لەوێ دوو کورسی کەمتر بەڵام کەس ناتوانێت لە کوردستان خاریتەی سیاسی بەچی دەگۆڕێ کەس ناتوانێت خاریتەی سیاسی بگۆڕێ ئیلا لەو کاتێک کە بە تەنها
بتوانێت حکومدارێتی بکە ئەوانی تر هەموو بخاتە معارەزە بەواتای پارتی دموکراتی کوردستان لە پێشەوە هێزەکان دێ هەموو ئەگەرەکان دەڵێن بڵێ 35 دێنێ 37 دێنێ دەبتە 33 گرە و لەسەر ینی ڕقم کورسێک و دنیا پارتی دموکراتی کوردستان بە تەنها ناتوانێتن حکومدارێتی یا تشکیلەی حکوومەتی نوێ بکە لە کوردستان ئیلا ئەگەر بگەڕێتەوە سە حەلیفە کۆنەکەی کە ئیتفاقی استراتیجی یەکێتی نیشتیمانی کوردستانە یان بچێتن لەگەڵ هێزەکانی تر تحالف بکە بەم بۆ چوونە چونکەوەی کە سەرژمێری دوایینی NDI ئەم ئێستا قسەی لەسەر ئەمڕۆ هاوڵاتی بڵاوی کردوێتەوە ئەو دەڵێ پارتی 35 کورسی دەینی گۆڕان 23 کورسی دەینی یەکێتی 20 کورسی دەینی یەگرتو دەدەینی کۆمەڵ ئەم ڕێژەیە تەنها کۆمەڵ نبێ لە هەمان ئەو دەنگانە نزیکە مع فارق اختلافێک لەگەڵ هەڵبژاردننی 2010 عێراق دەستخۆش بە بچمۆلای کاکعلی لەسەر ئەم ڕاپرسی NDI ینی ئێوە ڕاتان چی ئایا پێتان وایە ئەو ڕاپرسیە لەسەر بنەمایەکی علمی کراوە ڕاستە ینی سیقەتان پێی هەیە؟ طبعا هەموو ڕاپرسیەکان نزبین سروەخان کۆمەڵک ڕاپرسی ترش کراون تأكيد ڕاپرسیەکان هەندێک لێک نزیک بوون و هەندێکم بەڵام بە مطلقی ئەوەی کە NDI کردوێتی یان ڕێکخراوەشی تر کردوێتی ناتوانانی اعتیمادی 100% لەسەر بکەیت بەڵام تأكيد کۆمەڵک ڕاپرسی کراون ئەو ڕاپرسیانە ئێمە قەنەعاتمان وایە هەموو حزب و لایەنەکان بە پێی پێگەی خۆ پێگەیان دەبی بەڵام وەکو کاک هۆگر باسی کرد خەریتەی سیاسی نەخشەی سیاسی لە کوردستان گۆڕانکاریەکی گەورەی بەسەردابێ قەنەعاتم وایە بەسەردێ فعلا ڕەنگە حزبێکی سیاسی بە تەنها هەمویان بۆ ئەوە ئێمەش ئیش دەکەین بۆ ئەوە کار دەکەین بۆ ئەوە کە زۆرترین کورسی بین بەڵام بە تەکید ئەگەر زۆرترین کورسیش بین هەلومەرجی ئێستای سیاسی کوردستان و تەجروبەی کوردستان پێویستی بە هاوپەیمانێتیە ئێستا ئێمە لەبەر ئێمە دەوڵەت نین تەجروبەی کوردستان پێویستی بە هاوپەیمانێتیە بەڵام خوێندنەوەی ئێمە لەسەر چ بنەمایەکە طبیعی ئێستا بەراوردی کوردستان بکەین مە بەشەچین لە عێراق بەشەچین لە عێراق بودجەمان لە عێراقە ئەگەر بەراوردێک بکەی ئێرە بەقەدەر 2 ساڵی بودجەی کوردستان ئیمکانیات لە کارەبە پارە لە کارەبە سەرفکراوە لە بەغدا 6 ساعت کارەبا نییە مشکلی کارەبایان هەیە کێشەی سەحا مستەشفایەتی هەولێر خراپترین مستەشفا بڕۆ سەیر بکە بڕۆ نیوەی عەرەبی لێیە قسەی لەگەڵ بکەوە دەزانی لە لەندەنە بەڕاستی ئەمە گۆڕانکاریە مەسلەی ئەمنی یەکە لە مەسەلە ئەساسیەکان بەڕاستیکە عەفوم بکە مەسلەی ئەمن و ئەمانەت ئەوڕۆ ئەمنیەتی هەموو کوردستان ئەمنیەتی پارتی بەتەنانە پارێزرای هەموو هاوڵاتی کوردستان پارێ خەڵک ئەگەر ئیمکانیاتی هەبی خەڵک ئەگەر نازانم چیبی ئەگەر ئەمنیەتی نەپارێزری هەست بەبوونی خۆی ناکە ئەوڕۆ هاوڵاتی کوردستان دەتوانین لەسەر زادە بخەوی ئەمینە ئەمانە لەناو ئەو بقعە جوغرافیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جا ئەو مەسەلەیەم هیناوەکو ماڵێکی بێدەرگەوایە بەڵام ئەلیانی باسی ئەمانەکەیت بمبوری باسی ئەمانەکەی بەڵام ئێمە بینین لە باگەشەی هەڵبژاردنەکانە ینی هاوڵاتی هەیە بریندارە بێ هاوڵاتی ئەمە هۆکارەکەی چییە ینی کە تۆ لە شارێکە بژیت کە هەست بە ئەمان بکەیت لەسەر جادە بخەوی بەڵام نتوانی بانگەشەی هەڵبژاردن بۆ لایەنێک بکەیت ینی هەموو لایەنەکان پشکێکیان بەرکەوتووە لەم تونند و تیژێ ینی تەحلیل باسی لایەنێکی ئەمە سەقافەی ینی واقعی کۆمەلگای ئێمەیە لە بریتانیا کە ملەتێکی چەند متەحەزر و پێشکەوتون کە لە یاریگایەک وەرزش ئەبیتن ئەوەی کە دۆستی ئەو تیپە یان دۆستی تیپەکەی تر ئەمەی ئەو دەکەن لە شکاندنی بتل و لە هەندێک جۆرە شت بەڕاستی ئەمەش بزەبت وایە ملەتێکی مەدەنیشن بەڕاستی ئەوەی ئێرە تەمەنا دەکەین هەمومان بەو ئاراستەیە هەوڵ بدەین خەڵکی خۆمان لێ ڕابینین یەکتر قبول بکەن بە شێوەیەکی الحەمدولیلا شتانە شتی واش نەبووە کە بە شێوەیەکی وابێ لێرە و لەوێ دوو گەنج دوو ئەمە گزارش لە سیاسەتی حزبەکی دیاریکراوش ناکات سبەینێ 4 کەسی پارتی لە شوێنێک یان خەڵکێک بەلایەنگری پارتی ئەمە سیاسەتی پارتی نییە یان دوو کەسی یەکێتی لە شوێنێک بە شێوەیەک یان گۆڕان دوو کەسی گۆڕان لە دوو جێگا دوو شینا دروست دەکەیان هەتە حزابی ئیسلامی قەنەعاتم نییە ئەمە تەوەجوهی لایەنی سیاسی بی ئەگەر تەوەجوهی لایەنی سیاسی بی پێش ئەوەی زیان بە خەڵک بگەینی زیان بەخۆی ئەگەینی بە قەناعاتی من چونکە خەڵک خوێندنەوەی خەڵک بێزار بووە خەڵک حەز لە ئارامی دەکات حەز لەوە دەکاتن بە شێوەیەکی ئاسایی و حەز لە مەشاکل و لە تەشەنج و لەمانە ناکات دەست خۆش کاکعلی کاکردو ئەگەر بگەڕینەوە سەر باسی ڕاپرسیەکە ینی ئەو ڕاپرسیانی کە تا ئێستا ئەبینرێت باس لەوە ناکات کە ئۆپۆزیسیۆن بتوانێت بە تایبەتی باسی بچوتنەوەی گۆڕان بکەین کە خۆت لێرەیت
بتوانێت زۆرینەی کورسیەکان بە شێوەیەکی ڕەها بەدەست بێنێت کەواتە ئێوە لەسەر چ بنەمایەک باس لەوە دەکەن کە نەخشەی سیاسی دەگۆڕێت یاخود پارسەنگی هێز لە هەرێمی کوردستانە دەگۆڕێت من پێم وایە ئێمە دەتوانین ئەتیماد بکەینە سەر چەند خاڵێکە ئەم ڕاپرسیانەی کە کراون بەشێکیان من پێم وایە پەیوەندیان بە قۆناغی پێش هەڵمەتی هەڵبژاردنە هەڵمەتی هەڵبژاردن و بەرنمەکەی کاریگەری زۆر دەبێت بۆ گۆڕینی ڕایگشتی منیش لامە چەند کەناڵێکی تر ڕاپرسیان کردووە بۆ نمونە ئۆپۆزیسیۆن زۆر لە پێشەوەیە دەتوانم بڵێم گۆڕان ئەنی قسە لەگەڵ گۆڕانە لە کوردستان بە پێی ئەو ڕاپرسیانەی کراوە هێزی یەکەم دەبێت ئەگەر پرۆسەیەک بێ کە بێ گرفت بێ کێشە بێ وەکو ئێوە لە راپۆرتەکەی خۆتان باسی گەلێک گرفتان کرد لە لیستی تۆماری دەنگدەران ئەگەر من پێم وایە ئەگەر کێشەشە بێ ڕکابەرێکی بەهێزی پارتی دیموکراتی کوردستان دەبێ یعنی ئەمانە لەسەر ئەساسی ڕاپرسی لەسەر ئەساسی ئەوەی کە پێشم وایە کە برادران تاکیدیان کردەوە کە گۆڕانکاری نابێ من پێم وایە گۆڕانکاری دەبێ هاتنی ئۆپۆزیسیۆن بۆ دەسەڵات گۆڕانکاری گەورە دەبێت لە نەخشەی سیاسی کوردستان بەڵێ ئەگەر پارتی دووەمیش بوون یان ئەگەر هێزی دووەمیش بوون ئێمە ڕێز لە ئیرادەی میلەتەکەمان دەگرین لە دەنگدەر دەگرین کە چەند ئەو مافەدەدات بە ئێمە بەقەدەر سەنجی خۆمان نامانەوێت بەشداری هیچ حکوومەتێک بکەین ینی بە ڕووکەشی و وەرگرتنی یا پێکهاتنی حکوومەت لە ئاستی سەرەوە دەمانەوێت بەفعلی بەرنامەی سیاسی ئێمە لەو حکوومەتەدا هەبێت کە پێم وایە بەبوونی بەرنامە سیاسەکە گۆڕانکاری گەورە دەبێت لە شێوازی بەڕێوەبردننی حکوومەتی کاکۆگەر ینی لە قسەکانی هەردوو لە ینی ئەوت بۆ دەرکەوت کە فعلەن هەرێمی کوردستان هێشتا ماوێتی هەنگاو بنیە بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانی کە باسی لێوە دەکرێت لە مەسلەی هەڵبژاردنە لە مەسلەی دەستهێنانی دەنگەکاندا ینی پێی بگات یاخود تەواو هەرێمی کوردستان گەشتە تا ئەو قۆناغی کە یەکلا بۆتەوە دەنگەکان بۆ چەند حزب و چەند لایەن دەڕات پێم وایە 50% دەنگدەری کوردستانی دەنجێکلا بۆتەوە لە بینی هێزە سیاسیەکان بەڵام 50 بێدەنگ بەرنامەی سیاسی و حتا خاڵشتر ببوورێنی چکە ژمارەکانمان ژمارد بۆی لەسەرمان ڕەت نەبێ مەسئلەی پاک و بێگەردی پرۆسی هەڵبژاردنەکەش تەسیری هەیە لەسەرەوەی چێت چەندەی نیوت ئەوانە چۆن دەبێتن اینجا ئەوەی کە پێوانە کاری دەکری ئەو 50% تری بە دڵنیایی ئەوەیە کە تۆ چۆن دەگەی بەو دەنگدەرە بە چ مۆدلێک پێی دەگەی و چۆن دەتوانی بە فعلی قەناعەت بەو کەسە بکەیت تا دەچێتە سەر سندوقی دەنگدان دەنگەکە با بڵێن بۆ چێ دەداوە چۆن دەبی بۆیە ئەگەر 50 یەکلا بوو بێتەوە ڕێژەی تری چەند دەچن ینی ئەو پەری بە تایبەتی ئەو جارن ینی ئەوەی تازەیە لە ملبەملانەی پرۆسی و هەڵبژاردنە حاڵەتێکی سەرەکی ئەوەیە کە یەکێتی و پارتی بە جودا دابەزیون ینی هی ڕابردوو گۆڕان هاتبوو وەکو مۆدلێکی نوێی ملبەملانەیە معارەزەبوونێکی سەرسەخت کامەش قبول کرا بۆ چوونیم شتێکی باشە بۆ پێشچووە ئەم جارە یەکێتی و پارتی بەتەنهان و ئەوە ممکنە زۆرە لە حەماس و گڕوتین بدا بە تایبەتی بە هێزێکی سیاسی و خاڵێکی تری گرنگەوەیە لە کوردستان ئەمە پێوەرێکی گرنگە یان مقیاسی سیاسی لە مستقبل یا تحالفات و ئێتیلافات و چوونە حکومدارەتیش لەسەری دەوەستێ چه هێزی دووەمە چه هێزی سێمە و ئایا دەکرێت جارێکی تر بۆ نمونە پارتی و یەکێتی بگەڕێنەوە ئیتفاقی استراتیجی و قوتی ئەویان هەبێ بە 59 بە 60 کورسی بە 58 حکومت دروستکەن لەگە هەندێک هێزتر جارێک کە 42 مەقعدی بەرلەمانی معارەزە تامیشکەن هەرێمی کوردستان لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کاگعلی گوتی تحملی ئەوەی دەکا هەموو ڕۆژ ئێمە تهدیدی بکەم چینە شەقام و خەڵک بین نەشقام و مناڵی خەڵک بە کوشت بچێ و چکەوە ئەگەران هەموویە تۆ ڕێ لە معارەزە بگری و بەشداری پێ نەکەی و هیچ ڕێی وەرنەگری و ئێهمالی کەی و تامیشی کەی و نان بڕای بکەی بە نەتیجە چ دەکاویش پەنا لە بۆ ئەدەواتانەی تر دەبا کە ئەدەواتی نەخوازراون بۆ قۆناغی ئینتقالی بۆیە بۆ چوونی من خلاصەی فکرەکە چییە کوردستان لازال لە پرۆسەی دیموکراسی لە مەرحەلەیەکی ئینتقالیدایە بەڕاستی ڕێگی تەواو دانەکوتێ کەی دادەکوتێ کاتێک بەهێمنی بە ئارامی ئالوگۆڕی دەسەڵات چۆن جمهوری و دیموکراتیەکان دەدۆڕێن و دەبنەوە بە ئاشتیانە پیرۆزبایی لە بەرامبەری دەکا هەر لە ڕۆژی دووەمی دوای انتخابات دەچێتە سنگەرێکی دیموکراسیانە ملبەملانێ دەکا دەنگدەر قەنەعەت پێ دەکا کە بەرنامە سیاسی ئابووری کۆمەڵایەتەکەی بەرامبەری وەکو پێویست نەبووە خزمەتی گەورەی نەکردو ئەم دەوێت کاتم نەما ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان